نەک دۆست و دوژمنمان لێ تێکەڵا بێ، نەک کافرێک و بێدینێک و گوناهبارێک و مجریمێک و فاسقێک بە دۆستی خۆمان بزانین ئیماندارێک و باوەڕدارێک لەسەر چۆن ئەڵێ ڕاجیاوازێکی فقهی بە دوژمنی سەرسەختی خۆمانی بزانین. بەڵێ ئەزیزانی خۆم، پەروەردیگار لە ئاەتێکی ترە لە قورئانی پیرۆزە لە سوورەی ئەنیسادا لە ئاەتی 144 ئەفەرمێ: يا أيها الذين آمنوا لا تتخذوا الكافرين أولياء من دون المؤمنين أتريدون أن تجعلوا لله عليكم سلطانا مبينا. فرمي أهل إيمان باور داران جگە لە ئیمانداران جگە لە باوەڕداران کافران و بێدینان مەکەن بە دۆست و پشتیوانی خۆتان، کافران و بێباوڕان و نەیارانی ئیسلام مەکەن بە دۆستی خۆتان و بە خۆشەویستی خۆتان و وەلاتان بۆی هەبێ سۆز و نەسڕەت و پشتیوانی و یارمەتی خۆتانیان بۆ دەربڕن جگە لە ئیمانداران. تەنها با دۆستایەتیتان بۆ ئیمانداران و بە باوەڕداران هەبێ. ئایا ئێوە لە کاتێکا کافران و بێباوڕان و دوژمنانی ڕەب العالەمینتان خۆش ئەوێ یارمەتیان ئەدەن سەریان ئەخەن؟ ئایا ئێوە ئەتانەوێ بەڵگەیەک و حجەیەکی ڕوون و ڕەوان و ئاشکرا بدەن بەدەست ڕەب العالەمینەوە بۆ ئەوەی سزاتان بدا؟ بەڵگە لەسەر کافربوونی خۆتان و بێباوڕبوونی خۆتان ئەدەنە دەست ڕەب العالەمینەوە. ڕەب العالەمین لە ئاەتێکی ترە لە سوورەی ئالی عیمڕاندا لە ئاەتی 28 ئەفەرمێ: لا يتخذ المؤمنون الكافرين أولياء من دون المؤمنين ومن يفعل ذلك فليس من الله في شيء إلا أن تتقوا منهم تقاه ويحذركم الله نفسه وإلى الله المصير. پروردگار أفرمي ناكري نابي ناگونجي كافرانو بيباورانو بيدينان بكن بدوستو پشتو پناي خوتان جگل إيمان دارانو باور داران. فرمي هر کسی وابه کافرێک و بێباوڕێک بکا بە دۆستی خۆی و بکا بە پشتیوانی خۆی و پشتیوانی لێ بکا ئیماندارێک واز لێ بێنێ، ئەوە هیچی لەلایەن ڕەب العالەمینەوە بۆ نامێنێتەوە، هیچ ئیمانێک و باوڕێکی لەلایەن ڕەب العالەمینەوە بۆ نامێنێتەوە. إلا أن تتقوا منهم تقى، إلا لە حاڵەتێکانە بێ ئەگەر ترستان هەبوو لە ئەوەی کافران لە نێوتان برن، ترستان هەبوو لە ئەوەی کافران شار بەدەرتان کەن، کافران و بێباوڕان بەسەر ئێوەدا باڵادەست و زاڵ بوو، لەو حاڵەتەدا تۆ ئەتوانی بەڕووکەش خۆت وا دەرنەخەی کە دوژمنی ئەوی، بەڵام لە دڵدا ئەی بوغزێنی، لە دڵدا ڕقت لێ بێتەوە، لە دڵدا لێی بەری، بەڵام لە ڕواڵەتە وا پیشانی نادەی.